هاوڕێیانی خۆشەویست چۆنن باشن ئەوڕۆ دەمهەیە بچم بۆ پێرگا یا پێرگا شارێکی تاریخی ئێرەیە ئەنتالیایە دوای لە 18 کیلومتری ئەنتالیایە 2 کیلومتریش لە ئەکسوی دوورە ئەم لێرە بە ترێنی هاتم زۆر کەس نازانێت کە ترێنی هەیە بە تاکسی دێن وەلی ئەگەر هەرسیتان لێ هەلا ترێنی هەیە دەستگایەوەی کە 400 لیری بدەن 5 لیری دەتوانن لە ترێنی دواییش لێرەژڕە تقریبان 20 دقیقە دەچێ ئێستا من چوون بۆ شتەی چوومە فروشگەش بە تێستا نەگەیشتومە ئەوە دەڵم کە بگەمەوێ بە ترێنەکەش لە نێو شاری ڕا هەتا ئاکسووی 30 دقەم پێچوو ئێستا ژۆ لە ڕێگە هەدەم کە بچم بۆ پێرگای بچین پێکەوە ببینین دەنگیشم نووساوە بەخشە تۆزێکم سەرما بووە لە شەوای ساردا بایدێ وتەکەی بۆ تا 100 لیر ئێرە تا ئاترەکەیەتی ئاتری شاری پێرگەیە کە زەرفیەتی 15,000 نەفەری هەیە معماری ڕوومی یونانیە ئێرە بۆ 3000 ساڵ لێرەوە پێشە تقریبان دوای ئەو جۆرێکی خوێندومەتەوە دەڵێن نیوەی شارەکەی ئەو محققانە دەڵێن کە نیوەی شارەکەی ئێستا لەبن عەرزەدایە ینی نەبینراوەتەوە نیوەی شارەکەی فقط لە دەرەیە دواییش ئەو قسمەتەی پێشەوەیەتی ئەو قسمەتەی کەم تەزئینات و شتی هەیە تقریبان 5 زەرکەی هەیە ئێستا 5 زەرکەی وروودی هەیە ینی هەبووە ئێستا خەراببوونەوە زۆر بەیان بچین پێکەوە ئەوەی دیکەش بگەڕین نەقشەی شاری پێرگەی ئەوەی ئێستانە پێم وابێ ئەوەندەی دیویانەتەوە
قسمەتی ئێرە کە دەیبینن ئەوەیان ئەو مەیدان بووە، یعنی ئێرە بازاڕەکەی بووە، دەور تا دەورەکەشی ستون بووە. ئەو قسمەتەشە قسمەتەی دوکان بووە، لەنێ دوکانەکانیش جا دەتوانی بچێنێ و دوکانەکەی دیکە یعنی گۆشێکیانەیە دەرکێکی وەک دەرکێکی بچوو دەتوانی لەوێ ڕابچێ دوکانەکەی دیکە لەوێ ڕابچێ دوکانەکەی دیکە ئەیدیدا فکری خۆتانی لێ بکەنەوە ئەو دەم چەندە شلوغ بووە ئێرە خۆشیش بووە، مەیدانەکەشی گەورەیە، دەورەکەی خاڵی بوو و خەڵک لێرە هاتووە چۆ لەرگ دوکانەکانن کە ئەو چەندانانە ماون ئەوان دیکە خرابوون. ئێرەش خەیابانەکانی بوون کە هەمووی ستونکاریە، هەمووی ستونی هەیە ئەو لاو ئەو لای، دەڵێیت ساڵی فازیلا و شتەکەیان بووە. ئۆتە ئەوە سەری چاڵەکە ئێرەش تاقی دێمێتریوس ئاپۆلۆنیوسە، ئەو ئابنەماکەیەتی کە بەیادی پادشا کەستروس ئەگە تەلەفزەکەی اشتباه نەکەم دروست کراوە. چاوی لەکەن وێک لە عەزە تەسەبوریکەن چەندە خۆش بووە ئێستا هێدی ئاوایە. یعنی یەک لەحزە ڕاستن دیسان ئەو مجەسەمەکەی سەرێتکە کەم ماوە مجەسەمە شتی لێبوون کردما بردویان لە موزەی ئەو مجەسەمانەی کە لێبوون ئاوەکەشی پێرەدا هاتووە هیدی بەو وەسەتەیدا چاوی لێ بکە ڕۆیشتە تا خوارە. ئاوزەی چەند جوانە هیدی ئاوەکە ڕۆیشتە وێردا مەیبە ئاواش بڕۆین زۆریش گەورەیە تازە ئێرەش ئێستاش هەمویان کە نەدیوەتەوە ئەو قسمەتانەی سەرە دیارە کەشتی لە ئێوە دەریان نەهێناوە ئێستا. ئەو شارە قەدیمیانە هەموو بە بەردوشتی دانراون تا ماندگاریان دوای ئەو هەموو ساڵێ هەر هەیە جوانی خۆیان هەر هەیە وەلی ئێستا
يستعاني. ونقشي سر إيريا كشي كان بيحدو الناس وردن ونقشي بدراتهم. استادمی شاری پرگەیە کە لە قەرنی دووەمدا سازکراوە، زەرفیەتی 12,000 نەفەری هەیە. دوای توولی ئیستادیومەکەی 234 میترە، هەرزەکەشی 34 میترە. 13 سەنداڵیە هەموو قسمەتەکانی کە ئیدی جوان دیار بێت. ئەو شتێکە لێرە بازی دەکرێتدا لە قسمەتی شمالیەکەی لە ئاخرەکانی مادۆرەی کۆمیدا لە قسمەتەی گلادیاتۆریان بەشەرداون. کارێکی زۆر ناشایست و ناحەس. درەنگیش بوو تەواوی دی گەڕایی بۆینەوە.